خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن و پێویستە هەموو ڕێنماییەکانی پزیشکان جێبەجێ بکەین بۆ پاراستنمان لەم ڤایرۆسە. بەڵام پێویست بەو هەموو ترس و دڵەڕاوکەیەک ناکە لە کۆتاییەکەی ژیان و مردن هەر لە دەست خوایە. قل لەن یوسیبەنا ئیلا ما کەتەبە الله لەنا. ئێستا خۆپاراستن باشترین شتە. ئەوەی بەلایەوە گرنگ نییە کە تووشە بێ ئینجا بەلایەوە گرنگە بێ ئینجا دەزانێت دەردی نەخۆشەکەی چۆنە. کە زەرەرم نەبوو دەرا پشتم لە بۆ ئیتکەی نابیتن یعنی دەکە هەمما خۆمان پاراست. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر من عیمرانەمی لە شاری هەولێرەوە بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لە ساڵی کۆڕۆنا. ئەمڕۆ دەسمە نێو هاوڵاتیانی شاری هەولێر و بزانین ناخۆ تا چەند ئەم ماسکەیان بۆ خۆپاراستنیان لە ڤایرۆسی کۆڕۆنا بەکارهێنا و تا چەند خۆیان پاراستووە لە ڤایرۆسی کۆڕۆنا. بزانین پێشوازی هاوڵاتیان چۆن بووە لەم نەخۆشیە. هاوڵاتیان تا چەند ئێستا کە کەمتر ڕوو لە بازار و شوێنە گشتەکان دەکەن. ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیان تاوتوێ دەکەم بزانین بۆچی ماسکەکە نابستن، بۆچی گرنگی بە ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی نادەن و ڕێنمایە پزیشکیەکان جێبەجێ ناکەن. پندێکی کوردیمان هەیە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. بزانین هاوڵاتیان تا چەند خۆیان پاراستووە بۆی دواتر خۆیان چارەسەر نەکەن. بزانین ئەخۆ ئەمڕۆ کاتی ئەم پەندە و جێبەجێکردنی ئەم پەندە کوردیە نیە. من هاوڵاتیان بۆ ئێوە دەدوێنم ئێوەش لەگەڵمان بن و بینەروبی سەرمان. مامە دەتوانە بپرسم ئەم دەمامکە بۆچی لەبەر کردووە؟ ئەو دەمامکە لەبەر ڕێنماییەکانە لەبەر ئەو ڤایرۆسەیە خۆ دەپارێزی؟ ئارێ وەڵڵا. باشە خۆمە لە خەڵکەیە بینی خۆی ناپارێزێت تۆ چیان پێڵێ؟ من ئەوانە یعنی بە ئەویان نازانم بەخۆی بەڕاستی پێویستە کە شتێکی وا بوو ئەو تاعونە بڵاو بوویتەوە ئەو ڤایرۆسە بڵاو بوویتەوە خەرێک جێ لە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بگری لەبەرەوەی شەرت نییە تو توش دەبی یان توش نابی. مادام شتەکە هەیە و با یعنی ڤایرۆسێکی کوشندەیە کە کوشندەیە دەگوازرێتەوە پێویستە ئینسان سەلامەتی خۆی بپارێزی. کوردەواری خۆمان دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. مەبەستیان چێ لە موتەیە بۆ ئێستا تا چەند گونجاوە؟ دەزانیت چی تو ئێستا وەشەوەی گوتی ئەوە مەعەزەرە دانرایە بچی بسوڕێەوە باشترە بەبێ مشکلەیان لەسەر ئێرە پازەی تووشی مەشاکیلێک بی. ئەدی وە نییە؟ چارەسەر یعنی خۆپاراستن باشتر لە چارەسەری ئەتو کە توش بووی بە چارەسەریش لاوانەیە بە چارەسەری چارەسەر نەکری. پەیامێک تێ مامەجان تۆ پەیامێکت بۆ هاوڵاتیان هەیە بۆی کە دوور بن لەم پەتایە؟ وەڵڵاهی پەیامم ئەوەیە لە بۆ هاوڵاتیان یعنی بەڕاستی هەتا ئەو پەتایە تەواو دەبێتن خەرک لە ڕێنمایەکانی تەندروستی وەزارەتی تەندروستی دەرنەچن شتەشی چاکە یعنی ئینسان ئێستا ئەمن کابراژوشی من کە توش دەبن لەوانێ زۆر سوم لە خۆم نەبتەوە بەڵام دەستمەوە ناو مار و مندارەکەم توش دەبی خەڵکەشتکە توش دەبی یعنی ئەوباری ئەو خەرکە دێتە مری من ئەوزا ئینسان ئەگە خۆ یعنی لە ڕێنمایەکان لانەدا شتەشی چاکە ئەوەش کاتەکە و دەڕواوت یعنی کاتیە وەزعەکە ئینشاءالله. هەر دەمەکە بێت پاراستن گەلێک باشە ئەو ڤایرۆسە نەترسیە سەر هەمی ئینسانەتیە ئەو ڤایرۆسەکە خەتەرترین ڤایرۆسە یعنی سین و ئەمریکا و گەلێک دەولەت حتا vê gavê neşiyane çi ilacî vê vayrosê bikin.
وەکی ئەم کورد بێت ئەم خۆ پارێزن ئەم هەمی دەمان خۆت پارێزنە بۆ پاراستنی گەلک مازبیتن ئیشەڵام دێ وەکی ئەم کوردێت عێراقی ئیشەڵام دێ خۆشبی ڤایرۆسی پارێزن پێم بڵێ هەموو کات ئەم پەنجەوانە و دەمامکە لە دەوەکەیت بۆ هەموو شوێنەکان یان بەس بۆ شوێنە گشتەکان چ کاتێک لەبەریان دەکەیت ئەوخوا ئەف ماسکێتە و ئەبێتە بۆ هەر کەسێکی باشد ڤایرۆسەکەر هەندیە بە دەف بەرمرۆڤی بەر مرۆڤ دخوا قورتالکێتش هەمی تشتێکی مەسەلەن ڤێگاڤێکی ڤایرۆس لێبێت دەستی دەستێ مکەڤێژێک چ تەسیرێل من ناکەت هەلما دەڤینەیە تەمە چ تەسیرێل من ناکەت حتا مرۆڤە بێتە کۆنتترۆلکردن دەبوومە گەلک باش بێت ڕێنماییەکانی خۆپارێزی بەڕای تۆ گرینگە ڕێنمایەکانی وزارەت تەندروستی ڕێنمایەکانی خۆپاراستن لەم نەخۆشیە تا چەند بەڕای تۆ گرینگە خودی گەلک گرنگە پەیاما من بەسە و پەیامە خاص بۆ محافزە دهۆکی ئەس خەڵکی دهۆکێمە vêgavê saydeliye duhokê tu biçê êkî ev maskahanîne tu jê bikerrê nanî heta radekî negeşta mihafza duhokê û belav nebiye ev maskenîne heker subehî çû hat ev haleta duhokê peyda bî xelkê duhokê ê natirsiyê de xelkê duhokê natirsiyê de heta min ê dîtî hinde genç bi xwe ser şareî Erbilî firoşin êkî pê sala temame duhokê ew jinîne baş ev mask kîve çû بس اگر بگاوی قناتکی و کتاب چتا دف بیشتی تا هنه آنتنینن دی بیشتی افنه اگر مشتری بچت دی بیشتی نینن افا بجاوید حکمتامه ویتشتی الکی خور رابط الحق بو هاولاتیانه بوی هاولاتیت خود پارێزیت ئەڤی نەخۆشیە خودی هاولاتید ما هندی پیچه بد بلا خود پارێزن اگر خودی نکرد بیتت ناف مدم خودی ما دکتور نینن خودی ما امکانیاتی تو کی سینی نین امی کم ندستید خو بجا هندی خالتي ما از حسكي وخالتي ما خو باريزت خوش بايش وبلا باريزت ان شاء الله والله اول بر خو باراسن لبر خو باراسن اما بكار دينين باشە تۆ بۆچی بەکارهێناوە هەموو کات بەکاری دێنی بۆ شوێنە گشتیەکان ئەمە ئیشی خۆمان لە هەولێر ئیش لە دۆک دێنە بۆ هەولێر ئیش دەکەین ئەمە چگاوە ئیش دەکەین لە بەردەستە و لە بازار لە بەردەستە هەر کاتێکی بی لە بەردەستە چونکە خۆپاراستن باشترە باشە دەڵێن خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تا چەند ئەم پەندەی کوردیەت پێڕەوایە بۆ ئێستا و پێت وایە جێبەجێکرێت واللهی دەبێتن ئێمە هەمومان پێگەوە خۆپاراستن باشترە لە چارەسەری دەبێت هەموو لە جێگای خۆ لە ماڵی خۆ لە هەر جێگایکی خۆپارێزێتن و تشتێ پێویست بکەتن وەک جێگای دەستشتن هەموو خاوێن بن و جێگای ماڵەکان پاقش بن و جێگای گشتیەکان پاقش بن دەبێت هەموو لە بەرخۆ براوەسن و ئیشەکەی خۆی تەواوی دروست بکەن بەڕای تۆ تا چەند ڕێنماییەکانی خۆپاراستن گرینگە پێویستە جێبەجێکرێت واللهی زۆر زۆر ڕێماکان گرنگە و دەبێت هەموو کەسێک پێویستی بکرێتن کو هەموو ڕێماکانی چارەسەر بکەن باشە پندێکمان هەیە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تا چەند تۆ لەگەڵم پندەی واللهی سەدەسەد لەگەڵاو بەندامە باشە چ پەیامێک کتێ بۆ هاوڵاتیان چیان پێ دەڵێ لەم ڕۆژەیە حەز دەکەم ئەو مانگانە خۆ پارێزن چونکە جێگای زدیحام زۆر نەباشە ئەگە بە ئەگە ئیش نەبی لە بازار بلا نەڕۆم بۆ ئیشەکە تۆ چ پەیامێک کتەیە وڵا ئەمن دەڵێم بۆ هەر کەسێکی دەبێت خۆ پارێزن بچنە جێگای ئەزدیحام کەمامی بگرێدان دەستگورکیان بکەنە دەستی خۆ دیری کەسەکان بکەن باشترە بۆ ئەوەی دا هەموو کەس تووشی ئەو ئێشە نەبن ئێوە چێشخانەتان هەیە لێرەوانە بەڵێ ئێوە تا چەند خۆتان پاراستووە لەم نەخۆشیە تا چەند ڕێنماییەکانتان جێبەجێ کرد وڵی یەکەم شێت ئەو پەنجەوانە و دەمامک بێ لەوەی ئەوەیە پاک خاوێنی بێ لەوەیە قاپەکانشی گۆڕاوە و کرابووە سەفەری هەموو سەفەری سامراک چەنگار قاپ هەموو سەفەریە ڕێنمایەت حکوومەت و سەحەت و شارەوانی هەموو ڕۆژ ینی وەختی سبێنی دێن دانی ئێوارێژ دێن دەبی ئەو شتان جێبەجێ بکرێتن ئەگەرنا سەرەوە تون کراوە تون کراوە بە تاکید بەڕای تۆ تا چەند گرینگە ئینسان لەم کاتانە خۆی بپارێزی ئەم دەمام و پەنجەوانە و بەردەوام دەمامک ببەستێ بۆ شوێنە قەڵەوەڵی لە بۆ سەلامەتی خۆت یەکەم جار و دومیش لە بە سەلامەتی دەورا پشتێت نەک لەوەیە سەلامەتی خەریکە بێ لە خۆشت یەکێکی دێتەوە دەمامکی نەبەستاوە لە ناکەوە پشمیش دەکاتە کۆخی دەکاتەوە هەم لە خۆشت هەم لۆ عالمی پێ بەڕای خۆم شتێکی خراپ نییە شت خراپ نییە کتێ بۆ هاوڵاتیان بۆی خۆیان بە دوور بگەن لەم نەخۆشیامێک کتێ چیان پێ دەڵێ تا چەند پێیان دەڵێ ڕێنماییەکانی وەزارەت تەندروستی جێبەجێکەن واللهی هاتسی بڕیارەی لە شارەوانی لە تەندروستی دەبی جێبەجێ بکرێتن
چی دەمامەکسا شتێکی گرنگ نییە شتێکی قوس نییە نبرێ وڵی زەحمەتە شتێکی ئاسایە فەرمەوەی ئەوەی دەماکە شتێکی تەندروستە هەم لە خۆش هەم لەو دەورا پشتی خۆتە هیوادارم خەرێک بە قسەی ئەوەی تەندروست و بە قسەی حکومەتش بکەن و بەتەمای خوای انشاءالله خوا ئەو بەرای هینات هەر بەخۆش دەباتەوە هیوادارم تەمەنای سەلامەتی لەو هەموو ملت دەبێت تەمای خۆی زۆر پێویستە زۆر گرنگە ئەو دەمامکە ببەسرێ لەبەرەوەی خۆپاراستن شتێکی باشە لەو بازارش قەرەبارغیا کەسێک تەسادوف وابی نەخۆشە هەست بە خۆی ناکە نەخۆشە دێتەکنێت و ئەتو تووشەبی ئەتو دێت چێوە ماڵومدارت تووشەبی ئەنی بۆ سەلامەتی ماڵ و منداڵ تیش بۆ شوێنە گشتەکان پێویستە ببەست پێویستە لە هەموو جەیەکی ببەستی لە هەموو قەرەبارغیا شوێنە گشتەکان ببەستی باشە تۆ چەند ڕۆژان نزیک دەیبەستی مامەجە وەڵام من دەبەستە مستەمەڕ پێم بڵێ پندێکی کوردیمان هەیە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تاسن ئەم پندەیە بۆ ئێستاکە گونجاوە وەڵای ئێستا بیزەبت لە ئەوڕۆ گونجاوە لەبەر نەخۆشیەکە نەخۆشیێکی کوشندەیە نەخۆشیێکی کوشندەیە یعنی ڕاستی زوو سریع ئەوا بێت بڵاوە بێتەوە پێم بڵێ چ پەیامێکت بۆ هاوڵاتیان هەیە پێیان دەڵێ تا چەند هیوادارم هەتا ئەو کێشەیە خلاصەبی ئەو بەرایان لەسەر لاکەوی خەرکەکە زۆر بە جددی خۆپارێزی خەرک هەتا پێی بکرێ خۆپارێزی باشە پێم بڵێ و دەمامکەت بۆچی وەستیوە وڵی کاکە من بەخۆ ساخ تەکسیمە لەبەر ئەو خەرکێ خەرک مەستایمیش من خەتا خەرک دێتن مەسەر هەریەکە نەوەکە ئێرانیە سووریا عەرەبە کووردە بەم نەوە دێت سواردە من ئەمش نازانم ئەوە نەخۆشی هەیەیانە ئیزام دەماکەم بەستایە باشە بەڕای تو خۆپاراستن تا چەند گرنگە لە حاڵەتی ئێستاکەدا خۆی لە خۆیدا خۆپاراستن زۆر گرنگە پێشەوەی تووشی نەخۆشی بی خۆ بپارێزە باشە پندێکی کوردیشمانەیە دەڵێ خۆپاراستن ماستر لە چارەسەرکردن با ئەمە پندەی ڕێک بۆ ئێستا باشە طبعا ئێستاکانە نەخۆشەکە هەموو خەرک ترسی هەیە لەو نەخۆشێت توش ئەگەر بێت و تووشی ئەو نەخۆشێبی کابرا نازانی ئیسبێ ڕۆژێت چی لێ دێتن ئێستاکانە تەماشای خەستەخانەکان دەکەی هیچ پێداویستێکی وامان نییە وانە باشە پێم بڵێ چی تێ بۆ هاوڵاتیانە بەشێ لە هاوڵاتیان دەڵێن ئێمە ئەو نەخۆشیەمان بەلاوە گرنگە یان ڤایرۆسەمان بەلاوە گرنگە چی تێ بۆ هاوڵاتیان یاخود چ پەیامێک تێ بەگشتی وڵات جا ئەوەی بەلایەوە گرنگ نییە کە تووشە بێ ئینجا بەلایەوە گرنگە بێ ئینجا دەزانێت دەردی نەخۆشەکەی چۆنە پێیان دەرێم بە خۆیان بپارێزن لەو نەخۆشیە چکە نەخۆشێکی کارەسات بارە بەڕاستی هەر توش بووی ئەگەری مردنت گەلە زۆرە چونکە تا ئێستا لە عێراق پێم وابی چارەسەرێکی وا نەدوزراوەتەوە بۆ هیچ بۆ نەخۆشیە ئەوەی هەشا بەدەگمە چارەبێتەوە دوکانی خۆم باڵێ باشە بۆچی ئەم دەمام کە وەستیوە وڵا بۆ خۆپاراستن باشە تا چەند خۆپاراستن لە ئێستا بەڕای تۆ گرنگە زۆر ئەسڵەن بخۆم ئیشەکەمەوە هەیە ئەگەر نە لە ماڵی نامە دەرێ ئەگەر ئیشە نەبووە لە ماڵ نەدا وڵا نەداهاتمە دەرێ چی هەیە بۆ کەسانێک کە بەڵێنم ڤایرۆسەیە نازانم هیچ نییە و ئەوان نییە و کاریگەری نییە و چی دێ بۆ خەڵکانە کۆمەڵە خەڵک هەیە وا دەڵێ بەخوا هیچ شتێک بەکەم سەیری مەکە باشە ئەوەی خۆتە ژیانی خۆتەوە بینی ژیان و مردنە یان ژیان و نەخۆشیە ئەتو دەیگری مشکلە نییە بەس نازانی کە گردی دەوروبەریشت دەیگرتەوە ئەو زەت وەس پێ دەکەی زۆردا لەوانێت تۆ ببیتە هۆیەوەی کە ماڵ و منداڵەکەش تووشی نەخۆشی ئێستان بەس لەبەرە خۆم شخصی خۆم هیچ شەشەم نییە گە بشگرم بزانم گرتیتن دەستمە خەستەخانەی خۆم چارە سەر دەکەم بەس منداری گسکەم هەیە و خێزانمە و لە ناویانم ئەوانیش توش بن
گەورەتر دەبی ئەوانیش شخصیت کە توش دەکەن باشە پێم بڵێ تا چەند ڕێنمای جێبەجێکردنی ڕێنمایەکانی ئەو وزارەت تەندروستیە جێبەجێکردنی ڕێنمایەکان بەلای تۆ گرینگە ئەم 100% ئێستا زۆر کەسێ لەوانەیە پێی ناخۆش بیبرێ مزگەوتەکانیاندایە خستێ بەس بەحام چایەخانەکان گازینۆیەکان حتا بازاری دۆلار فرۆشان زۆر قەرەبارغا پاسەکان زۆر میمە پاسەکانیش نەمینێ پاس چکە زۆر لە تەمویان لە تەنیش یەکدا دەنیشن یامی منەوەی خەڵک خۆی بپارێزی هەتا خۆی بپارێزی هەتا لە ماڵەوە بی کێشەی نەبیتن باشترە هەندێکی کوردیمانە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تا چەند پەندە پێ دوای ئێستا کاتێتی وڵای ئێستا کاتە دەزانین بۆ چکە شتێکی معنی ئەوەن دەخورز نییە بەشەر بۆ ئەوی خۆی پارێزی خۆی دەمەستەوانێک و دەمامێکە و لە دینێکە بەڕای من خەڵکەکەش خۆش خۆی بێتەوە ئەوەنێ قەلەباڵغی شت دروست نەکە پارێز بێت دەمامکەکە و دەستەوانەکە بەسێ زۆر باشترە بەڕای من تۆ بەکاری پێویستە لە بازار من ئیشم کاسممە ئەرۆڵە ئیش نەبووایە داهاتیتە بازار بەبێ کار بەبێەوە ناوەڵاگە ئیشم نەبایە و نەداهاتم هیچ پێویستی نەدە بە چکە ئیشەکەم هەیە و دەبێت ناساریش من بێن ئەم پەنجەبەستەوە گرانە کە خەڵک نایبەستێ بەڕای تۆ وەڵە ناوەڵە ئاسانە بەڕبعێکم کڕێ دەماوکەکە ئەوەش دوانی بەڕبعێکە زۆر زۆرزانە بەڵام خەڵکێکی زۆر کەم دەیبینی زۆر کەم دەیبینی نایبەست چکە بێ ئاگان لەوەی کە ئەو شتە معنەی ڕاستیە زدیە و چکەونی لە زیاتر لە 100 وڵات توش بووە وانە چیم بە هەموو گەورەی خۆی وانە توانی کۆنتترۆلی کە بۆی بە کارەکانی معنی بەرەو پێش برد ڕێگری لێگرم پێویستە حکوومەت هەرێمی کوردستانیش ڕێگە سارێکی بۆ بدۆزێتەوە بەڕای من ئەو بڕیاری کە شەو دەریکرد هاچوێ پارێزگاکان هەیە لە زۆر باشە و پێویستش دەکە ئەگەر بتوانێت لە بازار قەڵەباڵغی کەم کاتۆ زۆر باشترە بەڕای من پەیامێکت بۆ هاوڵاتیە بۆی کە پارێزراو بن پەیامێکت وڵی پەیامەکەمەوەیە و ئاگاداری خۆیان بن دەمام و دەستەوانە باشە شتێکی ئانێ شتێکی ئەوەندە قورس نییە خەڵک جانی خۆی خۆش بێت پێویستە بیبەسن لە شوێنی قەڵەباڵغ دوون کەونەوە سەردانی خزم و کەس چوونە دەرێ ئەو شتانە کەم بەڕادەیە. زان و خۆشویستانەوەی بێویستی بوون ڕاوسەرنجی هاوڵاتیانە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا دیارە بەشێکی باشی هاوڵاتیان خۆیان پارێزەوە هەرچەندە بۆ شارێکی وەکو لێر پارێزگایەکی وەکو لێر لەوەیە کەم بێ ینی ڕێژەیەکی کەمی خەڵک لە چاو ڕێژەی زۆری خەڵکەکەی دەمام و ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی جێبەجێ کردووە بەڵام من هەلەی نێو هاوڵاتیان بەردەوام دەم ڕاوسەرنجی زیاترەوان دەگوازمە بزانە خۆ ئەوان چ پەیامێکیان هەیە بۆ خۆپاراستنیان لە ڤایرۆسی کۆڕۆنا ئەوان چ ئامۆژگاریەکیان بۆ هاوڵاتیان هەیە زۆر گوێمان لە ئامۆژاری بەرپرسان و پزیشکان بوو بزان ئەو جارە هاوڵاتیان چ پەیامێکیان هەیە لەگەڵمان بمێننەوە دوای ناوبڕە بە ئێوەی خۆشەویست شاد دەبنەوە زیاتر درێژە بە بەرنامەکەمان دەین دوای ناوبڕە بە ئێوەی خۆشەویست شاد دەبنەوە. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر بەردەوام دەبم بزانی ناچە تا چەند ئەمان خۆیان پاراستوو و چ پەیامێکیان هەیە بۆ هاوڵاتیان بۆی تەواوی هاوڵاتیان خۆیان بەپارێزن لەم نەخۆشە پەیامی هاوڵاتیانی شاری هەولێر بۆ ئێوە دەگوازمەوە تایبەست بە ڤایرۆسی کۆڕۆنا ئێوەش لەگەڵمان بن و بینەر و بیسەری لێدوان و قسەکانی ئەوان بن. ئێستا خۆ پاراستن باشترین شتە. ئەوەی بەلایە گرنگیە کە تووشە بێ ئینجا بەلایە گرنگە بێ ئینجا دەزانێت دەردی نەخۆشەکەی چۆنە. کە زەرەرم نەبوو دەورا پشتم لە بۆ ئیتکەی نابیتن یاعین دەکە هەموو خۆمان پاراست. پێم بڵێ مامە تۆ بۆ ئەو ڕێنمایانە جێبەجێ نەکردووە بۆچی دەمامکو و پەنجە دەسە لە دەست نەکردووە پێشی بە خرات کرا لە کتاب دەکەم بۆ ئەوەی ئەوهانی ئەگەر خوا بەقەدەرەشتی لای هینە هەدەینی بەس ئیشی باشتری چۆڵا کە مامەوە باشترە یان تەندروستی ترە لۆ ئەو ملەتەی باشترە کە تووشیا و نەخۆشی نەبێەوە بە تا خوا هینە ئەگەر حسابێ ڕازی بیستەکە. بەڕای تۆ گرینگە
گرینگە زۆر گرینگە لەمە دووە قەرارە بیکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەتەمای خەڵ هەندێکی کوردیمان هەیە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تاچەنە و پاتێ پندەیە پێ دوای ئێستاکە شە دەبی ئاگای لە خۆبی ئاگای لە خۆ کاری لایەوەش پندەیەنی چی بەگشت یعنی مانە کابرا دەبی ئاگای لە خۆبی ئەوانە دوور لەوەی دوی دەستی لە تا ئەوە بشاوتن و خۆی پاکش و خاوەنە چۆپەتە دەگرێتەوە دەنێ وایرۆسەکەشتەکە کاری لایە خۆی ناچی ڕێنمایەکانی وزارەت تەندروستی بەلای تۆ چ تاچە زۆر چاک زۆر باش لە چ پەیامێک تێ بۆ هەوڵاتن دەوێت لەم ڕۆژەیە چ بە هەوڵاتم شتێکی چاکەوە بکەن باشترە ئەخاستن یەکەم کەسم بخۆم بۆ بکەم باشترە ڕیارشدا لێرەوە بیکەین کەم ئینشاءڵڵا دەمان و پەنجەسە بۆ شوێنە گشتێکە ئینشاءڵڵا وڵی پەنجانە مەیل یەکوانە ئێستا بەکارم نینەوە لە بۆی یانی دەچین نوێژ دەکەین یان دەست دەشوی دەبی لە دەستکەوە خەڵە باڵغی لێرە دروست دەبێت تۆ لەبەری دەکەیت خەڵە باڵغی دروست دەبی دوکاندار مەرفوزە هەر زۆر زۆر لە دوکانداری مەرفوزە هەموو کەسێک دێتەکەنی لە دوکانداری هەر زۆر مەرفوزە زیاتر هەموو لەوانەی گوتە زیاتریش دێ هەموو قەومەک دێتە کن دوکانداری هەندێکی کوردیمان هەیە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تا چەند پێ دوای ئەم پندەیە ئێستا کاتێتی و ئەم پندە تۆ چۆن لی تێدەگەی وڵە 100% بەس لە ئیمانی خۆمانە وەڵ هەندە شتمان تەنفیز کردو وەکو ماسکردن دۆخەکردن بە 150 نەک 100 پێویستە 100 کارەکان جێبەجێ بکەین لەوەی دوور بین لەو ڤایرۆسەی وڵای ئامۆژگاریم لە ئەو خەڵکیە ئەوی ئیشینە نێتە دەری ئێستا ئێمە مەجبورین لە دوکانێ لێ دێنێ دوکاندار ئەو ئیشەکەمان ڕۆژانەمان لەسەر ویشەیە بەزەوی ئیشی نییە مەجبور نییە بێتە بازار بانێتن باشترە بەڕێی من واچان ئەم دوکانداریشم چەند لەو بەبێ باشترە بەزنێن باشترە بۆ تەندروستی خەڵک زۆر باشتر نێنە دەرێن نەسنە قەڵەبارەکان ئەو ڕێنمانای تەندروستی حکوومەت بڕیاریدا هەمووی جێبەجێکەکەن زۆر باشن ڕێنمایەکانی وزارەت تەندروستی زۆر بەلاوە گرینگە زۆر بەلاوە گرینگە بە شەرتە خەڵک جێبەجێ بکە باشتەش بینی هەر دوێنی خۆ بەدەست و منتونی عالم ئەوەندە هەرستە ئەوە کۆرۆنا وڵات دێ نازام چ ئەو لە دەزان وڵی خواشتەش بینی هەر دێنی خواشتەش نێقەن ناین بەس پێویست ناکە خۆمان بپارێزین بەری وڵا بەس خۆ کۆرۆنا بۆ شتەی خۆ ناگەڕێتەوە کۆرۆنا بێ هەردێ بۆ شتەی دەگەڕێتەوە بۆ تو دەستە پەنجە و ئەو دەمامکردنە بەستەوە وە حەزم لێنە خۆ ئەی باشە و پزیشکان دەڵێن بیبەستن بۆی کە دوور بن لە نەخۆشی گوناح نییە تۆ ئێستا تووشی نەخۆشی بێ ئەخی دەزانم بەس ئەو دەم ئامکەی لەوەرە خۆ بەو دەمانکەی پزیشکان دەڵێن دەیگەڕێنەوە بەڵێ دیگەڕێنەوە چۆن ئەم دەمامک و پەنجە دەستانە لە دەست کردو تا چەند خۆت پاراستوە لەم ڤایرۆسە تۆ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم وڵای برام ئەم تەبیعی ئەمە لە بازاڕێنە یان دوکانداری لێرانە ڕۆژانە تەعامل لەگەڵ شەخصی دەکەین پارێ و دەگرین پارەی دەدەین ویش برێ خەڵک هاتوو دوکانەکەمان دەکە ئێستا کەش بەنسبەت ئەو ڤایرۆسی باشترین عیلاج باشترین شت و کەمامە ئەوەی خۆ پاراستنە یعنی بەڕاستی ئەمە لە بازاڕێ لەوان دەستمان بەرشتی دەکەوی هەیە دەپشمێ هەیە بەسەر بە جێکان دەستکاری جێکان دەکەین پندێکی کوردیمان هەیە ئەڵێ خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن تا چەند تۆ لەگەڵ ئەم پەندەی و ئەم پەندە چۆن لی تێگەیشتوی زۆر ڕاستە یعنی ئێستا کە هەتاوکو حالین ئێستاکە هیچ ڤاکسینێک هیچ عیلازێک نەدۆزراوەوە لە ئەو شتەی ڕۆژ بە ڕۆژ زانیاری نوێ بڵاو دەبتەوە کە هیچ شتێک ئێوە تەسی لە کۆڕۆنە ناکەن نەگەرمی نەسادی وەختوی دانگۆ بە گەرمی لە ناو دەستی ئێستا کە ڕۆژتێک وڵاوی تۆ بە گەرمی لە نامناسی ئێستا باشترین شت لە ئەوەی لە خەڵکی هەولێرێ هەموو کوردستان بەس خۆیان لەو شتەی بپارێزن یعنی بەڕاستی شتەکە زۆر لە حەد چوویتە دەرێ یعنی هیچ کۆنتڕۆڵێک نەمایە لە کۆڕۆنا هاتا خەڵکی ئیتاڵیاش ئەو ڕۆژێک کە ئەوە کرا منعتە جەول کرا گوتی ئەمە خۆمان نەپاراست یعنی ئێستا بازی هەڵی خۆمان دەدەین و کە ئەمە 16 ملیۆن نەفەرە ناو ماڵەکانی خۆیان حجز کراین یعنی تو باشترین شت ئەوەی خۆ دەپارێزی دەمەشە بازار تەسووکە 1000 کەسی لێ ئیرانی لێ تورکی لێ فارسی لێ سینی لێ یعنی دەبێت تو یعنی ئێستا باشترین عیلاج خۆ پاراستنە لە بازار لە هەموو هەولێرێ پێیانێک تێ بۆ هاوڵاتیان دەتەوێت چی بە هاوڵاتیان بڵێ بۆی کە ڕێنمایە پزیشکەکان جێبەجێ والله ئەم پایان لە هاوڵاتیان ئەوەی نەستنە جێ قەرە باڵغی یعنی با ئەو فترەی سەردانی ماڵان کەمکەم و سەردانی خزمەکان کەمکەنەوە ماسکردن و تۆقەکردن بانەمینە هیچ عیبی تێدانێ یعنی شتەکە ئەوڕۆپە لە مەسلحەتی هەموماندا یەک کەس لە عایلەش توشبی هەموو عایلەکە دەگرێتەوە یعنی شتەکە کارەساتە بەڕاستی بەشێکی زۆری و چێشخانانەی کە لە شاری هەولێن و بە تایبەت لە نێو بازارەکانان ڕێنمایی تایبەتیان باتووە بەوەی کە دەبێت خۆیان بپارێزن و تەواویان دەمامک و دەستەوانەکە لە دەستکەم دەستمە لای ئەمانە
دیارە دوکانی کەبابتان هەیە پێم وابێ تاچنەوە خۆتان پارەسۆ لەم ڤایرۆسی کۆڕۆنا تاچن خۆپارێزەکانی ئێوە چی بووە؟ خۆپارێزی وڵا بەگوێلەی سەحاب و سەحالۆی داناینا دەمام کە و کراوە و کەفێ و قاپی سەفەری و چەنگاری سەفەری و هەمووی هەموو شتەکانی بۆ بە سەفەری یانی هەمووی سەفەری دەخۆین و یەک سەفرێت دێک باشە بەڕێ تاچن خۆپاراستن گرینگە لەم زۆر گرینگە پەیامێک هەیە بۆ هاوڵاتیان بەشێ لە هاوڵاتیان تازە گوێ لێ بەڵێ من بڕوان بم نەخۆشییان بڕۆم بە ڤایرۆسێن تۆ چ پەیامێک هەیە؟ من دەبی زۆر دەبی ئاگیان لە خۆبیت زۆر دا لە حکومەتیش دەکەم چەند تۆم بی ئەشتم کەمە بەندێکی کوردیمانە هەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن تاسم پێ دوای ئێستا کاتی ئەو پەندەیە ئێستا کاتیتی ئێستا خۆپاراستن باشترین شتە باشترین شت ئێستا خۆپارێزکە پەیامێک هەیە بۆ هاوڵاتیان بۆ خەڵایی ئەس دەکەم هەموو هاوڵاتی هەموو مسلمانەکی خۆی پارێزی بەڕاستی ڕێمایەکانی مەسەڵەن حکومەتەکەمان زۆر باشە زۆر ڕاملەیە مەسەڵەن کە مەکتەب داوام ناکەن دایرەکان هەموو لە ماڵەوەنا ئەوە شتێکی زۆر باشە نیمەش بەڕاستی حەز دەکەین هەموو دوکانەکان قەپات بکرێت بەس بخۆمان ئەوەیە مشکلەکە ئەمن نێم ئەویتکە دێتن ئەوەندە شتەتام کە خۆم پارێزم زیانم لە بۆ ئیبەران ببێن بۆ خەڵکیشکە و لە بۆ ماڵەوەش بەڕاستی ئێستا تۆ لێرە توش بێ یەکسەر دەچیتەوە ماڵەوە تێکەڵەوی لەگەڵ ماتۆدە تۆ دەبێت هۆکارەوەی کە ماڵەوەش توشکە نەگەر خۆت نەپارێت ینی هیوادارم زەرمەندی ئەوەی نەبووم کە لە بۆ عایلەم و خوشک و برام و ماڵ و منداڵی خۆم باشە پێم بڵێ پندێکی کوردیە دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئەم پندەیە تۆ چۆن لی تێگەیشت و تا چەند بۆ ئێستا گرینگە بەڕاستی شتێکی زۆر چاکە ئینسان خۆن بپارێزی لەوەی باشتر تووشی مەسیبەتەکەی بی یعنی پندێکی زۆر لە جێتی بەڕێمە پێیانێک هەیە بۆ هاوڵاتیان تا چەند پێیان دەڵێ خۆیان بپارێزن بەڕاستی چەند خۆت پارێزی کەمە لە وەزعی چکە و شتێ وەی نییە بلی شەڕی لەگە دەکەی علاقەشی بە سیاست و بە دیندانیەوە ڤایرۆسەکە دیار نییە کەس نایبینی یعنی بە دوعا ناڕوە بە شەڕش هەناڕوە هیچ علاقی مۆزعیدانی و شتانە بۆی باشترین چارەسەر چییە؟ خۆت بپارێزی لە هەمووی باشترە زەرێت لە بۆ دەرا پشت نەبی کە زەرم نەبوو دەرا پشتم دەرا پشتم لە بۆ ئیتکەی نابیتن یعنی دەکە هەموو خۆمان پاراست بینەرانەوە زیزان و خۆشەویست ئەمەی گوێبیستی بوون ڕاوسەرنجی هاوڵاتانی شاری هەولێر بوو دەربارەی ڤایرۆسی کۆڕۆنا دیارە هەر یەکێکیان بە شێوەیە خۆی پاراستەوە بە شێکیان بۆی کا زۆر کەم دێتە دەرەوە بە شێکیانیش بۆی کا دەمامک و پەنجە دەستەکانی کە وزارەتی تەندروستی ڕێنماییدا بوو لە بەریان کردو بەکاریان هێناوە دیارە ئێمەش ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە پابەندی ڕێنماییەک تەندروستی و پزیشکەکان بن بۆی هەموو لایەک پارێزرا و بن لە نەخۆشیە چکێک لە مترسیەکانیان نەخۆشیەوەیە کە بەردەوام دەگوازرێتەوە و لە تەشەنەکردندایە ئەڵقێم جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن سپاس بۆ هاوکارم یونس عەبدوڵڵا تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوەی خۆشەویست سادەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب